یارەکانی ئەم شەویش ئەم شەو کاژمێر دەی شەو لە یاری کۆتایی هەڵبژاردەی ئەرژەنتین بۆ دووەم مۆندیالی لەسەرێکە کە یاری کۆتایی ئەنجامەدات و ڕوبەڕووی هەڵبژاردەی ئیسپانیا دەبێتەوە و دوایەم یاریە پەردە لەسەر یارەکانی مۆندیالی ساڵی 2026 دا دەدرێتەوە و کۆتایی بە مۆندیالی ئەم ساڵ دێت پاش ئەنجامدانی 104 یاری کۆتایی بە هەموو یارەکانی. لە یاری دیاریکردنی پلەی سێم و چوارەم کۆمەڵێ داتا و ئامارمان بۆ بەدەست هاتن کە پێکەوە لەم داتا و ئامارانە پێکەوە تاوتوی دەکەین و دەچینە سەری. ئینگلتەرا فەڕەنسا کە یانجامی یارەکە 6-4 بە کۆتا تۆمارکردنی 10 گۆڵ لە یەک یاریدا بەرزترین ژمارە لە دوای ساڵی 1982 کەواتە لە مۆندیالەکاندا ئەگەر 10 گۆڵ لە یاریەک تۆمار کرابێ ئەم 10 گۆڵە بەرزترین ڕێژەیە لە دوای مۆندیالی 82 بەر لە چەندین ساڵ لەمەوبەر دەکاتە ئەو ڕێژە گۆڵە تۆمار کراوە. تێکڕای گۆڵەکانی ئەم مۆندیالە گەیشتە 2.98 گۆڵ بۆ هەر یاریەک، یعنی بە دووری مەزانەگەرم شەو 3 گۆڵ تۆمار بکرێ ڕێژەی گۆڵەکان بۆ یاریەک باتە 3 گۆڵ، ڕێژەیەکی زۆر بەرزە ڕێژەی گۆڵەکان کە ئەمەش بەرزترین ڕێژەیە لە دوای ساڵی 1950 ساڵی 1950 ئەم ڕێژەیەمان هەبووە، بەڵام ئێستا ئەم ڕێژەیە بەرزترین ڕێژەیە لە دوای مۆندیال 1950 کە هەموو گۆڵە زۆرە تۆمار کراوە. مایکل ئۆلیسێ فەڕەنسی گەیشتە تۆمارکردنی 7 ئەسیست لەم مۆندیالەدا و ژمارەکەی پێلەیشکان، واتە ڕیکۆردێکی دیکەمان هەیە یەک یاریزان لە یەک مۆندیالدا 7 ئەسیستی نووسیەوە و ڕیکۆردی مێژووی یەک مۆندیالی کرد بە ناوی خۆیوانێ کە توانیوێتی 7 ئەسیست لە یەک مۆندیالدا تۆمارکە. خۆتان زان تا ئێستا ڕیکۆردی گۆڵ فۆنتنە کە 13 گۆڵی لە یەک مۆندیالا تۆمار کردووە، بەڵام ئێستا وەکو ئەسیست ئەم ژمارەیەش چێنرا کە ئۆلیسێ گەیشتە 7 ئەسیست لە یەک مۆندیالدا و ژمارەکەی پێلێشکان. دیدیە دیشامپ ڕانەری ڕۆشتووی فەڕەنسا بانجامدانی 26 یاری وەک ڕانەر لە مۆندیالدا ژمارەی مێژووی هێڵمۆت شۆنیشکان، واتە دیشامپ بوو بە گەورەی ڕایەنەرەکان لە مێژووی مۆندیالەکاندا کە زۆرترین یاری ئەنجام داوە و بەو زۆرترین یاریش کەمترین دۆڕانی توژاتەوە کە ئەوە ڕیکۆردێکی تایبەتە بە دیشام ئەگەرچی یەک مۆندیالیشی برداوانێ، بەڵام ڕیکۆردێکی تایبەتی تۆمارکرد لەو 4 مۆندیالی بەشداری کرد، چارێکی کۆتایی پلەی یەکەم پلەی دووەم پلەی چوارەمی دەسەبەر کرد. گرافیکی دواتر کار تایبەتە بەم یاریانە. تاوان ئینگلتەرا کۆمەڵێک دەستکەوتی مێژووی تۆمار کردووە لەم مۆندیالە و بە تایبەتی لەم یاری ڕابردوو. دەستکەوتە مێژوویەکانی ئینگلتەرا چین باشترین ئەنجام بۆ ئینگلتەرا لە دوای مۆندیالی 1966 چونکە ئینگلتەرا مۆندیالی ساڵی 1966 پلی یەکەم دەستەبەرەکە، ئەو مۆندیالەیە کە لە کاخیەکی خۆیان دەستەبەرێکاتەوە. لە مۆندیالی 1966 تاوەکو ئێستا ئینگلتەرا نەیتوانیوە پلەیەکی باشتر بێنێت لە پلەی چوارەم، یعنی ئیللا دەرکراوە یا باشترین حاڵەتی الحەمدولله ببورن یا پلەی دەرکراوە یا خودەوە تا پلەی چوارەمی دەستەبەر کردووە. ئەمەش باشترین ئەنجامە بۆ ئینگلتەرا کە ئەم مۆندیالە پلەی سێمی دەستەبەر کرد لە مۆندیالدا. بێلینگهام حوتەمین گۆڵی لە مۆندیالەیە تۆمارکێگەرچی وەکو یاریزانی یەدەگ لە میاریەدا بەشداری کرد کە ئەمە زۆرترین گۆڵی تەنها یاریزانێکە لە ئینگلتەرا کە پێشتر هاریکین گۆڵکاری مۆندیالی بردوێتەوە بە 6 گۆڵ و گاری لینیکەریش هەر گۆڵکاری مۆندیالی بردوێتەوە بە 6 گۆڵ، بەڵام بێلینگهام بە تۆمارکردنی 7 گۆڵ بووە خاوەنی زۆرترین ڕێژەی گۆڵی یاریزانێکی ئینگلیزی لە یەک مۆندیالە. هەموو گۆڵەکانی بێلینگهام لە یاری کراوەدا بوون بەبێ پێناڵتی و ژمارەی گالی لینیکەری شیشکاندووە. تاوان جیازی بێلینگهام لەوەیە هەموو گۆڵەکانی لە یاری کراوەیە بوون. ئەمە تایبەتمەندیی گەورەیە بۆ بێلینگهام و بەدڵنیاییش من پێتانەڵێم بێلینگهام باشترین ناوەندی مۆندیالەکە بۆ هیچ ناوەندێک لە بێلینگهام باشتر نەبوو لە مۆندیالەیە. بوکایۆ ساکا بووە چوارەم یاریزانی ئینگلیز کە لە مێژوودا کە بتوانێت هاتریک لە مۆندیالدا تۆمار بکات و ڕیکۆردی چوارەم یاریزانی بۆ خۆی نووسیەوە. گرافیکی دواتر طبعا فەڕەنسا شتێکی بۆ خۆی دەسەبەر کرد بۆ یاریزانەکەی کە باگەرێکی زۆر ئەمپاپێ خەڵاتی گۆڵکارەکەی بۆ خۆی مسۆگەر کرد بۆ دووەم مۆندیالی لەسەرێک بۆ گۆڵکاری مێژووی مۆندیالی گرت بە 3 مۆندیال، واتە کۆمەڵی ڕیکۆردی تایبەتی کرد لەوەی کە ئەمپاپێ کۆمەڵی بابەتی تایبەتی کرد بە ناوی خۆیەوە. وەکو تاگەکەسی وەکوی کە بڵێن شت بۆ تاگەکەسی بۆ تاکەسی نابێت.
هەچ کەسێ بیر لە بەرژەوەندی خۆی نەکاتەوە ئەوە کەسە لە یینی مرۆڤایەتی ئەچێتە دەرەوەی قەت باوەڕ بۆ قسانە مەکەن ئێمە بەس پەیامبەرەکانمان لەوە چێ ینی بەس پەیامبەرەکانمان بیریان لە خزمەتی مرۆڤایەتی و بەس ڕەحمی خوای بیر لە خزمەتی مرۆڤایەتی ئەکاتەوە هەموو مرۆڤێک هەموو تاکێکی مرۆڤ بەرژەوەندی خۆی بەلاوە گرنگە چونکە بەس کەسە پیرۆزەکان ئەم کەسانە ئەبن بە سەرمەشقێک بۆ ئێمە بەرژەوەندی خۆیان وەلانن لە بەرخاتی میلەتەکان ئەو کەسانەی کە باسی حکمی ئێستا ناکەن باسی ڕابردوو باسی ئاینی ئیسلامەکەم و پەروەردەی ئاینی ئیسلامەکە ئەمپاپێ بۆ یاریان بۆ کە فەڕەنسا یاریان بۆ نەکرد هەموو کەسێوە یاریەکە هەموو کەسێوە یاریەکە من زۆر بە ڕاشکایی قسەکانی خۆمەکەم ئەگەر میسی بۆ ڕیکۆرد یاری ناکرد دوو پەنارتی دروست بوو میسی ناتوانێت پەنارتەکان لێ بۆ پەنارتەکانی لێ بۆ نەیا بالڤارێز بێتە جوای یاری بۆ نەیا بە لاوتارۆ بێتە جوای یاری ئەسڵی نییە شتە هەموو کەسێک بۆ خودی خۆی بۆ ڕیکۆردی خۆی یاریەکە ئەتر ئەحمەدی مەحموودی مادام مرۆڤیت بەرژەوەندی خۆتت لە مشت بەلاوە گرنگترە ئەم ڕەخنانەی لە ئەمپاپی گیرێ وەڵا عیبە بۆ خۆی یارێکە وەڵا عیبە ئەمپاپی بۆ خۆی یارێکە ڕیکۆردی مێژووی بەرەو گەورەترین یاریزانی مێژووی مۆندیالی هەنگاوەنێ مۆندیالێکی تر دەسەبەر بکە بە دوورنیە لە سەروەمان و نایبێ ئیتر بۆچی ئەم ڕەخنە ناشینانە ئەگرن لە تۆپی پێ یا وا پیشانیان کەس بۆ هەموو یاریزانێکی تۆپی پێ بۆ یاریەکە هەموو یاریزانێکی تۆپی پێ بۆ یاریەکە هیچ کەس جیاوازی نییە ئەوەی لە تۆپی پێ یاری کردو بۆ یاریەکە بۆ خۆ دەڵە خەڵەتێنی دانیشی بیانویکی ترە دۆزیتەوە لەبەرەوە ڕیکۆردەکانی ئەمپاپی تایبەتن تۆ نابێ بێ ڕێزی بەمە بکەیت 22 گۆڵ لە مێژووی مۆندیالەکاندا بە 3 مۆندیال تۆماری کردووە لار 3 مۆندیالەکە هاتووتە قۆناغی چوارگۆشەی زێڕین یەکەم یاریزانیشە لە یەک مۆندیالدا 10 گۆڵ تۆمار بکات دوای گێرد مۆلەر لە ساڵ 1970 ئەتوێ ڕێگری لەمە ئەمپاپێ بکەیت ئەتوێ بڵێم ڕیکۆردە تایبەت نییە زۆریش تایبەتە بوو هەڵبژاردەکەی زۆرترین گۆڵی بۆ هەڵبژاردەکەی تۆمار کردو تاوانی نییە هەڵبژاردەکەی پلەی چوارەمێنێ و تاوانی چییە 10 گۆڵی بۆ هەڵبژاردەکەی تۆمار کردو بڵێ چی ینی لەمە زیاتر چی بکە هیچ کەس لەو باشتر گۆڵی نەکردو لە مۆندیالە 4 ئەسیستیشی کردووە ینی تر خۆ لەمە باشتر تۆ چیەکەی بۆ تیپەکەت ئەو چی بکە کە هەڵبژاردەکەی گۆڵی لێ یەکری هەڵبژاردەکەی ینی نەتوانێت یاریکامی یاریە گۆڵەکە ینی لەمە قۆناغی مۆندیالی ئەم دوو یاری گۆڵی نەکرد ینی یەک یاری ئەکتیڤی نەبووە لە گۆڵە بڵێن ئەمپاپی وڵا فەڕەنسا ئەمپاپی ڕیکۆردەکەی خراپ و ئەمپاپی لەبەری نازناوەکە بە فەڕەنسا خۆ ئەمپاپی بە تەنیا مشتێ بکە نابێ هاوکاری هاوڕێکانی کووە طبعا لەم مۆندیالەدا ئەمپاپی بەشداری لە 14 گۆڵدا کردووە 10 گۆڵ و 4 ئەسیستیە بوو جگە لە ئەمپاپی لە ئەمپاپی لە هەموو قۆناغەکانی مۆندیالدا گۆڵی تۆمار کردو جگە لە قۆناغی نیوەی کۆتایی طبعا قۆناغەڵم ئەگنایری نەرویج گۆڵی تۆمار نەکرد بەس 2 ئەسیستی بوو بەزەوە پێوترێ قۆناغی یەکەم اینجا وەکو پێم وتن دەستکەوتە مێژوویەکانی ئینگلتەراش کۆمەڵە شتی تایبەت بوون دیکلان ڕایسیش بووە یەکەم یاریزانی ئینگلیز لە 20 خولەکی سەرەتای ئەگەر لەم مینا گرافیکمان ما بە یاخودووە بزانام گرافیکیان بابەتەمان کۆتاییات و دیکلان ڕایس بۆ یەکەم یاریزانی ئینگلیز کە لە گرافیکەکان کۆتایە لە 20 خولەکی سەرەتای یاری مۆندیالدا گۆڵ و ئەسیست پێکەوە تۆمار بکات و وەکو پێم وتن کۆمەڵێ بابەتی زۆر هاتوون ئەو دەگۆڵی کەوتم لە دوای ساڵی 1972 مەجەڕستان و سەلڤادۆر دەبەیەک یارەکان بە کۆتاتۆ مایکل ئۆلیسە گەیشتە 7 ئەسیست لە مۆندیالەدا پێلێ 6 ئەسیستیە بۆ لە مۆندیالی ساڵی 1970دا و دیدیە دیشام کۆتایی بە کاروانی ڕانەراتی 14 ساڵی هێنا بۆ فەڕەنساش ڕیکۆردێکی خراپی لێ تۆمار کرا کە بۆ یەکەم جار دوای چەندین ساڵ لە یەک جێمدا 4 گۆڵی لە مۆندیالدا لێ تۆمار کرا ئەمەش ڕیکۆردێکی خراپ بوو ئەمانە هەمووی کۆمەڵە داتا و ئاماری تایبەت بوون بە سەبارەت بە یارەکەی فەڕەنسا و ئینگلتەرا طبعا بابەتەکان لێرە بە کۆتا دێت ئەچینە سەر چی ئەچینە سەر یاریە گرنگەکەی ئەم شەو گرنگترین یاری 4 ساڵی لە یاری کۆتایی مۆندیالی 2022 کە فەڕەنسا و ئەرجەنتین ڕۆبەڕووی یەک بوو نەتەوانێ یاری گرنگی تر زۆر بەڕێوە چوون بەڵام هیچ یاریە گرنگتر نەبووە لەو یاریەوە تا ئەم یاری کام شەو ئەرجەنتین و ئیسپانیا یاری کۆتایی مۆندیالەکەنەوە ئیسپانیا و ئەرجەنتین کۆمەڵە ڕیکۆردی تایبەت و کۆمەڵە داتا ئاماری تایبەت بۆ دوو تیپ و دوو نوێنەری یاری کۆتایی مۆندیال لە یاری ئەم شەودا هەڵبژاردەی تانگۆ ئەرژەنتین حوتەمین جارە دەگاتە یاری کۆتایی مۆندیال دوای ئەڵمانیا بە 8 جار طبعا بەس لەگەڵ مێسی 3 جارە دەگاتە یاری کۆتایی واتە
مەسی دەبێتەوە یاریزان ئەرژەنتینی زۆرترین یاری کۆتایی لەگەڵ وڵاتەکەی ئەنجامەیە بۆ ئەرژەنتین تایبەتە. حوتەمین جارە دەگات یاری کۆتایی مۆندیال دوای ئەڵمانیا بەهەشدار، بەڵام هیچ چاخاوەنی زۆرترین مۆندیالنی. سەیریان بکە. ئەرجەنتین لە 6 جاری پێشواسیانیانی دۆڕان و سیانیانی بردوێتەوە. ئەڵمانیا لەو هەشداری گەیشتە یاری کۆتایی 4یانی دۆڕان و 4یانی بردوێتەوە. ئەم شەو ئەرژەنتین بۆ حوتەمین جار ئەگاتە یاری کۆتایی بیباتەوانێ ڕێژەی سەرکەوتنەکانی زیاترەکە لە گەشتن بە یاری کۆتایی، چونکە ڕێژەیەکی بەرزیە بدۆڕێت تاو زۆرترین ڕێژەیە بێ بە دۆڕان. لە دوای ساڵی 1986ەوە دیێگۆ ئۆرماندۆ مارادۆنا دووەم جارە لە مێژوودا 2 جار لەسەرێک ئەرجەنتین دەگاتە یاری کۆتایی. مارادۆنا 86 مۆندیالی بردە و 90 لە دەستیە. مەسی 22 مۆندیالی بردە و ئەم شەو دەبێت چاوەڕێکیم زانین 2026 دووبارە دەسەبەریە کاتەوانێ مێژۆکەی خۆی گەورەتر و بڵندتر دەکا یاخود دەوتان نازناوەکە لە دەستێت. ئیسپانیا بۆ سێم جارە لە مێژوودا دەگاتە یاری کۆتایی. پێشتر باسی ئیسپانیان بۆ کردوون وتومە ساڵی 1950 لە قۆناغی کۆمەڵەکانە بۆ وەکو یاری کۆتایی نەبوو بە سیستمیە، بەڵام هەر بە زمنی کۆتایی حسێبەکرێت چونکە قۆناغی کۆتاییە. بەڵام ئەگەر هەر وەکو یاری کۆتایی سێریکەی بەس بە تەنها یاریەکی نەوەتخولەکی ئیسپانیا ئەمە دووەم جارە دەگاتە یاری کۆتایی بەزەوەی ساڵی 1950 وەکو کۆتایی باز دەکرێت. بۆیە دەوتێت ئیسپانیا سێم جارە دەگاتە یاری کۆتایی، ناوەکو یاری نەوەتخولەکی ئەمە دووەم جارە ئیسپانیا دەگاتە یاری کۆتایی لە دوای ساڵی 2010. طبعاً هەر لە مۆندیالە 2002 گەیشتە یاری کۆتایی و 2026 پێشتر ژەوەی 1950 هەیە. تایبەتمەندیی تر چیمان هەیە لێرەیە؟ یەکەم یاریە لە مێژووی مۆندیالدا کە تێیدا پاڵەوانی ئەوروپا کە هەڵبژاردەی ئیسپانیایە ڕوبەڕووی پاڵەوانی کۆپا ئەمریکا بێتوانێت کە هەڵبژاردەی ئەرژەنتینە. ئەم دوو هەڵبژاردەی ڕوبەڕووی یەک دەبنەوە. ئەمە یەکەم جارە لە مۆندیالدا پاڵەوانی دوو کیشوەرە گەورەکە و دوو کیشوەرە ڕکابەرەکە ڕوبەڕووی یەک ببنەوە لە یاری کۆتایی مۆندیالە. تەمان ئەمە وعدی جواب و یاریکی فینالی زیمان هەبێت لە مانگی سێ ڕابردوو، بەڵام بەهۆی ئەو جەنگەی ئێران و ئەمریکاوە یارەکە هەڵوەشایەوانێ تر دەوترێت ئەم شەو کۆتایی هەموو شتێکە ئەنجامدانی فینالی زیماکەی و کۆتایی مۆندیالەکەی و یاوە تا ئەرژەنتین جارێکتر باڵادەستی خۆی بەسەر موجیاندا دەسەپێنێ وڵێ من پاڵەوانی هەموو گۆی زەویم، یاوە تا ئیسپانیا یعنی ئیسپانیا سیستمی تۆپی پێ بەرەو تێکچوونەوە، چونکە ئیسپانیا بیباتەوانێ بۆ تۆپی پێ زۆر خەتەرە بێ. 23 نێشن لیگی بردووە، 24 یۆرۆی بردووە، هەر 24 ئۆلۆمپیاتی بردووە. ئێستا مۆندیالەکەشی بێتە سەر لە ماوەی 3 ساڵە ئیسپانیا هەرچی نازناوی تۆپی پێ هەیە داگیریەکە. مەشتێکی باش نابێت بۆ تۆپی پێ، چونکە ناکرێتی پێگەونە باڵا دەست بێ. هۆرچەنە بۆ ئەرژەنتینیش تا حەدێ بابەتەکە واکە، بەڵام ئەرژەنتین کوپا ئەمریکا و بابەتەکەی کوپا ئەمریکا و ئەمە هەیە تێگی لە برای خۆتان. بەڵام بابەتی ئیسپانیا لە ئەوروپا پاڵەوانەتەکانمان زیاترە و خۆتان نەزان ئەوروپا بە دووەم پاڵانتی یۆرۆ بە دووەم پاڵانتی گەورە دانرێت لە دوای مۆندیالەوە، ینی تۆزێ شتەکەی ئیسپانیا لەوەیان نامەنتەقی دەرەچێت. گرافیکی دواتر لەسەر ڕوبەڕووبوونەکانی ئیسپانیا و ئەرژەنتین 14 یاریان کردووەم دووە هەڵبژاردەیە پێکەوە، بەڵام سەیریکەن دوای لە کۆتاییە پێتانەڵێم ئەمە چییە لەم 14 یاری کەکراوە. زۆر دادپەروەر و زۆر عەدالەتن لەگەڵ یەکە. 6 بردنەوە بە 6 دۆڕان بەرامبەر بێک، واتە 12 یاریان دابەشیان کردو بردنەوەکانی هەردوو لای باشە، هەردوو لاش دوو یەک سامونیان هەیە، 3.5 ئیسپانیا 90 گۆڵی کردووە، ئەرژەنتین 18 گۆڵی کردووە. تەمان سەرکەوتنی ئیسپانیا بەم کۆتایە چونکەیەکی ئەوەیەکیان لە یاریە دۆستانەکانە کە 6 گۆڵی تۆماک ئیسپانیا بۆ باڵانسی گۆڵی بەرز کردەوە. ئەنگا پێشتر بردنەوەی ئیسپانیا لە ئەرژەنتین شتێکی وەکو خەون وابوو، شتەکانیان زۆر دادپەروەرە. سەریکە 14 یاریان کردو پێکەوانەیە. وەسە گرافیکی دواتر یەکسەر لە قسەکەی من تێبگە. 14 یاری کەچی یەک یاریان فەرمیە، بەس ئەرژەنتین و ئیسپانیا لە یەک یاری فەرمی مۆندیالیا ڕوبەڕووی یەک بوونەتەوە. ئەوش ساڵی 1966 کاتێک ئەرژەنتین بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە ئیسپانیا باتەوانێ. لە کوی ئەو 14 یاریە 13 یاریان یاری دۆستانەیە، تەنها لە یەک یاری فەرمیدا ڕوبەڕووی یەک بوونەتەوە لە ساڵی 1966. دوای 1966 ئێستا لە 2026 جارێکی تر ئەرجەنتین و ئیسپانیا ڕوبەڕووی یەک دەبنەوە، بەزەم جارەیان جیاوازە. دووەم یاری فەرمی نێوانیانە و یاری کۆتایی مۆندیالە
و پاڵەوانی ئەوروپا و پاڵەوانی کۆپا ئەمریکا ڕوبەڕوو یەک دەبنەوە کۆمەڵێک تایبەتمەندی زۆر گەورە لەم یاری ئەم شەوی ئەرژەنتین و ئیسپانیا کۆ دەبێتەوانێ وەکو پێم وتن هەر لایەکیان هەوڵی سەپاندنی باڵادەستی خۆی دەدات و هەوڵی شایستەبوونی خۆی لە پێدانی لە بردنەوەی ئەو دەستکەوتانە دەدات کە دەست بەدەستێناوە و ئەو دوو هەڵبژاردەیەن کە هەم نوێنەرایەتی کیشوەرەکانیانەکەن هەم ئیتر دەبنە پاڵەوانی سەرگۆی زەوی هەتا 4 ساڵی داهاتوو ناوی ئەم هەڵبژاردەیە لەسەر وەمە هەڵبژاردەکانەوە دەمێنێتەوە وەی هەڵبژاردەیەک ئەگەری پێشکەوتنیە ئەمە ئامارەکانی تایبەت بوو بە ئیسپانیا و ئەرژەنتین طبعا لێرەدا ئێمە ئەم شەو بمانێ و نەمانەوێ دوو ئەستێرەمان هەیە کە زۆر چاویان لەسەر ئەستێرەیەکیان لە مۆندیالەکەی زۆر درەوشاوە تاوانێ و هەمووان کۆکن لەسەرەوەی کە مێسی باشترین یاریزانی مۆندیالیە نازناوەکە بەدەست بێنەوە بەدەستی نێنێ مێسی باشترین یاریزانی مۆندیالە یاریزانێکی دیکەمان هەیەکو باشترین یاریزانی لاو لە دەستپێکی مۆندیالەوە باسیەکرا بەڵام تاوەکو ئێستا یاماڵ ناڵێن خراپ بووە ئەو ناوبانگ و ئەو سەرکردایەتیکردنی ئیسپانیای وەرنەگرتووە بەڵام لە ڕیتمی یاریکردنی ئیسپانیا هاوکاری هاوڕێکانێتی لە خزمەتی بەرەو پێش بچوونی ئین ئیسپانیا من بە دیوی ڕەخن ناڵێم لەمەوە نەخێر خزمەتێکی گەورە بە ئیسپانیاکە با گۆڵ وە سیستی نەکرد بەڵام بەخوایە ماڵ خزمەتێکی گەورە بە ئیسپانیاکە بۆیە ئێمەم شۆ لە بەردەمداتا و ئاماری دوو یاریزانین کە شتی تایبەتمەندیانێ بەڵام سەرەتا لە گەورەکەیانەوە دەست پێکەین طبعا هەرە بێت لە ئەوەی کە لە پێشتر لەمیان سەرەتا لە کوڕاڵتونیەکەی تانگۆ و گیان لێنێڵ مێسیەوە دەست پێ دەکەین مێسی پێشتر لە دوو یاری کۆتایی مۆندیالە بەشداری کردووە ساڵی 2014 120 خولەک بەرامبەر بە ئەڵمانیا یاری کردووە هیچ گۆڵێکی تۆمار نەکردووە و هیچ ئەسیستێکی نەبووە کە ئەرجەنتین لە یاریە یەک و هیچ بە گۆڵێکی ماریۆت گۆتزە بەرامبەر بە ئەڵمانیا دۆڕە ساڵی 2022 120 خولەک بەرامبەر بە فەڕەنسا یاری کردووە تاوان گۆڵێک بە لێدانی سزا تۆمار کرا و گۆڵێکیشی لە کاتی زیاد کراوە کرد دوو گۆڵی لەو یاریەدا تۆمار کرد و هیچ ئەسیستێکیشی نەبووە کەواتە مێسی دوو یاری کۆتایی مۆندیالی بەشداری کردو و خاوەنی دوو گۆڵە لە دوو یاری کۆتایی مۆندیالەکە بەشداری کردو خاوەنی دوو گۆڵە و ئەم شەو گەورەترین یاریزانە لە نێو یاریگاکەیە کە بەشداریەکە گەورەترین و گرنگترین و پڕهاندەرترین و پڕدەستکەوتترین یاریزانەکە لە یاری ئەم شەوە بەشداریەکە کۆمەڵی ئامار و داتای تایبەتمانەیە سەبارەت بە ئەو دوو یاریزانەی کە ئیسپانەکان چاویان لەسرە و هەروەها بە هەمان شێوە ئەرژەنتینەکانیش چاویان لەسەر مێسی کۆمەڵی خاڵی هاوبەشیان هەیە لە نێوان مێسی و لامین یاماڵ پێکەوە باسییان دەکەین و پێکەوە لە سەریانە دوین هەردوو یاریزانەکە سەر بە قوتابخانەی لاماسیای تایبەت بەیانەی بەرشەلۆنە کە ئەمە شتێکی تایبەتمەند و هاوبەشە لە نێوان هەردوو یاریزانەکە و هەردوو یاریزانەکە بە پێی چەپ یاریەکەن و هەردوو یاریزانەکەش لە سروشتی تۆپی پێیە پێیان دەوترێت خاوەنی بەهرەی خۆڕسکن مەهارەی خۆڕسە کە بەهرەیەکی خواییە لە قولوپی ئەم دوو یاریزانەیە جێگەی بۆتەوانی ئەوەی ئەمانەیکەن شتێکی جیاوازە کە بەو قاچوقولی خۆیان ئەنجامەیرێ کە هەمیشە تایبەتمەندیکی جیاواز لە گۆڵکردن و لە جوڵەکانیان لە نێو یاریگادا دروستە بێ بۆیە ئەمە هەر هەمووی خاڵی هاوبەشە لە نێوان ئەو دوو ئەستێرەی کە ئەم شەو زۆرترین چاویان لەسرە کە لە یاری کۆتایی مۆندیالیا بە شێوەیەکی باش دەرکەون طبعا گرافیکی دواتر هەر لەسەر جیاوازی یاخود بابەتەکانی نێوان مێسی و یاماڵ کاتی مۆندیال مێسی لە کۆتایی کاروانی وەرزشیایەتی بە جۆرێک یاری کۆتایی وە گوێزگەی کۆتایی و یەکلاکردنەوەی نەوەیکی تاوە ژمارە کرد لە بەرامبەردا لامین یاماڵ لە تەمەنی هەرزەکاریدا و دەست بە یەکەم مۆندیالی خۆی دەکاتەوە دەستپێکی گەشتێکی درێژ کە ڕەنگە 3 بۆ 4 ڕۆژانیتری مۆندیالی بخایێنێت شتەکان لێرە باجوان تێبی مێسی مەجالیتیان ئەمە کۆتا مۆندیالێتی کە ئەنجامیە ئیترەمە کۆتا یاری مۆندیالی بێ ینی ئاستەمە مێسی بتوانێت مۆندیال 2030 وجودیە بێ لەگەڵ ئەرژەنتینە لە بەرامبەردا لامین یاماڵ هێشتا تەمەنی نەگەیشت یان تازە بۆ بە 19 ساڵ سەرەتای کاروانی وەرزشێتی و یەکەم بەشداری مۆندیالێتی کە ئەنجامیە بۆیە ها خاڵە جیاوازی هاوبەشەکە لە نێوان مێسی کۆتا مۆندیالێتی ئەو باسی سێ خاڵی هاوبەشم کرد لە نێوانە مێسی کۆتا مۆندیالێتی بەڵام لامین یاماڵ دەستپێکی مۆندیالەکەیەتی خێرایی سەرکەوتن ئەمە مەبەستمان لە چییە هەرچەندە مێسی لە تەمەنی 17 ساڵی دەستی بە درەوشانەوە کرد بەڵام
لامین بازدانی خێرای ئەنجامداوە لە تەمەنی 16 ساڵی کۆڵەکەیکی سەرەکی بوو لە بەرشۆنە لە 7 ساڵیدا سەرکرداتی ئیسپانیا کرد بۆ بەدەستهێنانی نازناوی یۆرۆ. ئێستاش لە تەمەنی 19 ساڵیدا دەگات تیاری کۆتایی مۆندیال کە ئەمە ئەو تەمەنەیە مێسی تێیدا تەنانەت یەکەم پاڵەوانەتی کوپا ئەمریکاشی ئەنجام نەدابوو لە تەمەنی 20 ساڵیدا بەشداری تێدا کرد. سەریکە مێسی لە تەمەنی 20 ساڵیە گەیشتەوەی لە ئەرژەنتین لە تیپ یەکەمی ئەرژەنتینا بە تاوەتی یاری بکە و پێگاتی سەرکی وەربگرێت و یەکەم کۆپا ئەمریکاش کە ئەنجامیە لە تەمەنی 20 ساڵیە. واسحە ئەی یاماڵ بە شەرتێ سەرەتاکانی 7 ساڵێ سە یاماڵ لە یۆرۆیە کە بەشداری کرد تەمەنی 16 ساڵ بۆ بەڵام 13 دەبێتە 13 ساڵێ ساڵێکی تر ئەچێتە سەر تەمەنی نازناوی یۆرۆی لە تەمەنی 7 ساڵی یعنی 16 ساڵ کۆتایی 16 ساڵی سەرەتا 7 ساڵی دەسەبەری کردو و ئێستاش کە گەیشتۆتە یاری کۆتایی مۆندیال بە 18 ساڵی بەشداری لە مۆندیالە کردو بەس ئێستا تازە گەیشتۆتە 19 ساڵ لە مۆندیالە. یعنی ئەمە چییە؟ سەرەتای خێرا دەرکەوتنی لامین یاماڵە. یعنی هەر لە خێرایی و لامین یاماڵ بەرەو شتێکی سەرسوڕهێنەر هەنگاوی هەڵگرتووە بەرەو شتێکی سەرسوڕهێنەرە ڕوا بۆیە من دایم پێتە لە مەڵێم ئیسپانیا ئەم دەستکەوتانە دەسەبەرکە شتەکان زۆر ئاڵۆزن زۆر ئاڵۆزن. گرافیکی دواتر غوربەت طبعا ئەم دوانە هەردووچیان نامۆن بە کەتەلۆنیا و ژینگەی تایە گەورە بوون چونکە ئێمە زانین مەسی لە تەمەنی 13 ساڵیا بۆی نەخۆشیەوە ئەرژەنتین بەجێڵە دێتەوێ و لامین یاماڵیش کوڕێکە لە شەقامەژارەکانی کەتەلۆنیا لەدایک بووە و لەوێ گەورە بووە بۆیە هەردووچیان وەکو غەریبەیەک لە کەتەلۆنیادا گەورە بوون بەڵام ئەوە هەردووچیان وابن بە سەرداری کەتەلۆنیا. ئەسا مێسی کە لە بەرشەلۆنەیە وتت میسی ناوێ لەسەر و مێسیەوە نی لامین یاماڵیش بەم جۆرە بڕوە وای لێتر ناڵێمە گاتەوە مێژوی مێسی چونکە مێژوی مێسی قورسە پێگەیشتنەوەی پێی و بڵێ وەڵام ڕکابەری مەسی و ئەو مێژۆ تێپەڕێن بەڕاستی شتێکی قورسە بەڵام لامین یاماڵیش بە سەردەمی زێڕینی خۆی دادەنرێ و بەرەو شتێکی گەورانگە هەڵەگرێت. وەکو پێم وتن هەردووچیان لە غوربەتا لە 13 ساڵیدا ئەرجەنتینی بەجێشتووە بەس ئەو هەر لە کەتەلۆنیا لەدایک بووە بەڵام بۆ فەقیر و ژاریەوەی کە چاویان لێ نەبووە لامین یاماڵیش وەکو غوربەتێک لێوە سەیرەکرد. یەک جیاوازیمان هەیە لە نێوان ئەم دوانەیە ئەویش جیاوازی چییە؟ ململانەی دیان پێدانانمان هەیە. مەسی بۆ چەندین ساڵ لە ژێر فشاری زەختەکاندا لە ئەرژەنتین ژیاوە تۆمەتبار دەکات بۆی هەمان ئاستی بەرشۆنە پێشکەش ناکرد لە ناو پرۆژە نیشتیمانیە پشێوەکاندا بەڵام جەمال لە یەکەم یاری نێودەوڵەتیەوە بۆ خاوەنی کۆندەندیی ڕا. طبعا مێسی لە ساڵی 2006 یاریزانی هەڵبژاردەی ئەرژەنتینە هەتاوەکو مۆندیالی 2022 ڕاستە پێشەوە کوپا ئەمریکای 21 بردەوانێ وەکو دەستکەوتێ دانرا بۆ ئەرژەنتین بەڵام بە تایبەتی لە ڕووی مۆندیالیەوە شتەکان گۆڕیانی تاوەکو ساڵی 2020 ڕاستتر پێ بڵێ هەمیشە ڕەخنەیە لەسەر مێسیە بوو بۆی ئەو ئاستی لە بەرشۆنە پێشکەشیەکان ناتوانێت لە ئەرژەنتین پێشکەشیکە و تەنانەت مارادۆنای کۆچکردوش لە چەندین لە دواندا ڕەخنەی لە مێسی گرتووە ئەستێرەکانی پێشووی ئەرژەنتین پەیکەرشکانی مێسی لە ئەرژەنتین واتە مێسی لە سەرەتای دەستپێکی کاروانەکەی و لە گەیشتن بە ئاستی لوتکەوی لە هەموو ئەمانە نەشگەیشت بەو دەستکەوتانی ڕەخنەکان لە خۆی کەم لابتە بەس کاتێک گەیشتە تەمەنی کامەڵ بوون مەسی ساڵی 2022 مۆندیالەکەی بردەوانێ و فشارەکانی لەسەر خۆی لابرد و پێشتریش کوپا ئەمریکایەکی بردو و کوپا ئەمریکای 2026 دووبارە لەگەڵ ئەرژەنتینا بردەوانێ چونکە کوپا ئەمریکای 21 مەسی خۆی سەرکردایەتی کرد بۆ بردنەوە و لە مۆندیالی 2022 بامان شێوە خۆی سەرکردەی ئەرژەنتین بوو واتە مەسی لە کۆتایی کاروانە وەرزشیەکەی وەڵامی ڕەخنەکانی داوانێت بە پێچاوانەوە لامین یاماڵ لە یەکەم دەرکەوتنەکان یاوانێ کۆدەنگێکی گەورە و ستایشێکی گەورەی و محیبەتێکی گەورەی بەدەستێناوە کەویش بردنەوەی یۆرۆ و نێشن لیگ و هەروەها ئەوە یعنی وڵاتەکەی ئۆلۆمپیادیشی بردو تۆ ڕاستە میتیانەوە بەڵام بەسەکە لێرە چی ئەوە ئاگا تیاری کۆتایی مۆندیالیش کە ئەمە شتێکی جیاواز و شتێکی جیاوازە لە نێوان ئەم دو یاریزانەدا کە لە تۆپی پێدا ڕوودەدا. گرافیکی دواتر جیاوازێکی دیکەمان هەیە لە نێوان کەسایەتی ئەم دوو یاریزانەیە مامەڵەی دەرەوە ناوەی یاریگا طبعا هەمومان دەزانین مەسی سەرمەشقێکی جوانە لە بەروی پابەندیەکی تەواوی بە خێزانەکەوی هەیە
پابندیی تاوی بە ماڵ و منداڵەکەی خۆیەوە هەیە ئەگەرچی ئەوان زۆر کراوە ژیانەکەن خۆتەزان لە ئەوروپا زۆر کراوە ژیانەکەن ژیان زۆر سادەیە بەڵام نە مەسی پابندیی تاوی خێزانی هەیە و کەسێکی زۆر لەسەر خۆی منە و کەسێکی بێکێشێ و کەسێکە ینی بە پەروەردەیەک و بە ڕێگەیەکی جوانە ڕۆشتووە وەکو ژیانکردنی خۆی و سەرکردایەتی خۆی بەهێمنی و هاوسەنگی پیادە کردو لە کوی ژیانی وەشی خۆیە لە بەرامبەر دایمە چیمانەیە لامینیاماڵمانەیە خاوەنی کەسایەتێکی کراوەتری تر خۆتان لەو کراوەترە تێ بگەن پێویست ناکات بچمە تەفاسیلەوە ڕیزبەندی نازناوەکان مەسی وەکو ئاستی یانە زوو بە نازناوەکان گەیشتووە بە پێچەوانی لامینیاماڵ سەریکە مەسی هەر لە سەرەتاکانی یاریکردنی لالیگا و چامپیۆنز لیگی لەگەڵ بەرشلۆنە دەستەبەر کرد هەر لە سەرەتاکانی یاریکردنی ینی نەگەیشت بە تەمەنی 23 ساڵی ئەم نازناوەی لەگەڵ بەرشلۆنە دەستەبەر کرد لە بەرامبەردا درەنگەیشت بە کوپا ئەمریکا ساڵی 2021 یەکەم کوپا ئەمریکای برداوانێ واتە ساڵانێکی زۆری پێچوو یاماڵ بە پێچەوانەوە لەگەڵ بەرشلۆنە لالیگای بردوێتەوانێ و جامی شای بردوێتەوانێ و بۆ نمونە سوپەری بردوێتەوانێ و لەگەڵ ئیسپانیا ژۆڕی بردوێتەوە دەستکەوتی هەڵبژاردەکە شێ بووە بەس چامپیۆنز لیگەکەیمەوە یعنی ئەگەر یاماڵ چامپیۆنز لیگەکەش بێنێ وەکو داتا و ئامار کۆمەڵە شتی تایبەت بەلای خۆیدا ڕادەکێشێت ئەمەش بابەتی چیرۆکی ئەو دوو یاریزانەیە کەم شۆ زۆرترین چاویان لەسرە تاوی ڕۆڵێکی کاریگەریان لە یاریەم شەوا هەبێ زۆر بە خێرایی چیرۆکەکانی تر باسەکەم بەشکە بابەتی گیشمانەیە کاکە مەڕوان کۆمەڵی لە دوانی بۆ وەرگرتوین لەسەر یاری کۆتایی مۆندیال دەچمە سەر گرافیکی تایبەت بە چیرۆکی یاری کۆتایی مۆندیال 1930 چیرۆکێکمان هەیە کە تایبەتمەندە سێو حەکەمە جوانە ئەمە سەدەمی کۆنی تۆپی پێیە ئەمە یاریزانی کاپنی ئەرژەنتین و کاپنی ئۆرۆگوایە نازانم ناوەکانیان چێت تا پێتان بڵێم جەنگی دوو تۆپەکە تەواان چۆن بۆ کاتەی ترها سیستمەکان بۆ جۆرە جیان نەکراوەتەوە شتەکان جیاوازن ئێمە لە ملاڵی خۆمان کە لەگەڵ ڕێکە یاریمانەکەی تێگەری خاوەنی تۆپەکە بووە یاری نەکردایە بۆ نمونە دانیشانایە ڕێک تۆپەکەی لەگرتوە ڕۆشتەوانێ بە تۆپەکەی خۆشی باژێ هەر کۆمەڵێ بڕووبیانو هەبوو بەس ئەم ڕووبیانوانە بێهودە نەبووە کە لە منداڵی هەبوو واقع بوو لە شوێنی تریژە بوو ئەوە تا یاری کۆتایی مۆندیالم ڕووبیانوتیا بۆ چۆن لە یاری کۆتایی مۆندیالی ساڵی 1930 کاتێک ئەرژەنتین و ئۆرۆگوای لە یاری کۆتاییە ڕوبەڕوویەک دەبنەوەنێ ڕێکەوتنیەکەن هەر یەکەیان تۆپێکی خۆیانێ چونکە ئەو کاتە تۆپکردن تۆپ جیاواز بووە هەر یەکەیان توێتی بە تۆپی خۆمان یاریەکەی بۆیە ناچار چی کراوە جێمێ بەم تۆپە یاریکراوە جێمێ بۆ تۆپە یاریکراوانی ئەو شێر و خەتە بۆ تۆپەکان بۆ کە کراوە هەر دۆڵبژاردەکە پێداگر بوون لە یاریکردن بە تۆپی خۆیان بۆیە فیفا ناچار بوو بڕیاریدا نیوەی یەکەم بە تۆپی ئەرژەنتین یاری بکرێت ئەرژەنتین کە بە تۆپەکەی خۆی یاری کرد لەو نیوەیەدا دوو گۆڵی تۆمار کرد لە بەرامبەر ئۆرۆگوای توانی گۆڵێک تۆمار کرد نیوەی دووەم تۆپەکەی ئەرژەنتینیان لابر بوو بە تۆپەکەی ئۆرۆگوای بە تۆپەکەی خۆی باشتر یاری کرد توانی سێ گۆڵ تۆمار بکات لە بەرامبەر ئەرژەنتینیا گۆڵی لە بەرامبەر ئەرژەنتین گۆڵی تۆمار نەکرد بۆیە چی بوو یارەکە کۆتایی هات بەچی بەنجامی 4 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ لە سوودی ئۆرۆگوای واتە ئۆرۆگوای بە تۆپی ئەرژەنتین و بە تۆپی خۆشی گۆڵی تۆمار کرد بەڵام ئەرژەنتین تەنها بە تۆپەکەی خۆی توانی 2 گۆڵ تۆمار بکە و مۆندیالەکەش لە سوودی ئۆرۆگوای کۆتایی هات کە یەکەم وەشانی مۆندیالی بوو تێیدا توانی مۆندیالەکە دەستەبەر بکات بابەتێکی تری سەرنجڕاکێشمەیە سەبارەت بە یانەی ئینتەر میلانە ئێمە باسی زۆریانە دەکەین طبعاً با مۆندیال کۆتایی بێت ئینشاءالله هەموو ئامار و داتاکانی تایبەت بە دەستکەوتی دارایی یانەکانتان بۆ باس دەکەین ئەو یاریزانانەی کە زۆرترین پارەیان بۆ یانەکەیان بردوێتەوە و یانانەی کە زۆرترین داهات لە مۆندیالەیەوە بەدەستێنن هەموو داتا و ئامارانتان بۆ وەرەگرین بابەتێکمان هەیە لەسەر ئەو یاریزانانەی ئینتەر میلان واتە ئینتەر میلان جیاواز لە تیپێکی دیکە 12 مۆندیالی لەسەر یەکە یاریزانەکانی یاری کۆتایی مۆندیال داهات نە ڕیال مەدریدە نە بەرشەلۆنەیە ئەو ڕێژە زۆرە لەسەرێک نە مانچستەر یونایتدە نە ئەمە نە ئەوە نە ئەوە بەڵکو بە تەنها ئینتەر میلانە کە 12 یاری کۆتایی مۆندیالی لەسەر یەکە نوێنەری یاری کۆتایی مۆندیالی لە دوای ساڵی 78 تاوانی هیچ تیپێک وەکو ئینتەر میلان بە بەردەوامی یاریزانی یاری کۆتایی ئامادە نەبووە لە کۆی گشتی هەموو یانەکانی سەرگۆی زەویە چۆن ساڵی 1982 کە ئیتالیا بۆ پاڵەوان لەو مۆندیالەیە هەرێکە لە بێرگۆمی ئۆریاڵی ئالتۆبیلی و بۆردۆن و مارینی یاریزانانی ئینتەر میلان بوون لە نێو پێگاتی ئیتالیا کە توانیان نازدانی مۆندیال دەسەبەب بکەنەوانێ و ئەلێرەوە ئینتەر میلان ڕیکۆردەکەی بۆ خۆی نووسیانە ساڵی 1986
کە ئەرژەنتین پاڵەوانی مۆندیال بوو کارل هاینس ڕۆمەنیگا کە ئێستا بەڕێوەبەری جێبەجەکاری یانی باری مونیخ ئەڵمانیا ئەو لە ڕێزەکانی ئینتەر میلانە یاری دەکرد طبعاً ئەو کاتە ئینتەر میلان پێگەیەکی بەهێز بوو بۆ ئەڵمانەکان کە یاریان تیا کرد. ساڵی 1990 هەرێکە لە لۆتار ماتیۆس برێمەرەوەی کە خاوەنی گۆڵەکەی یاری کۆتایی بوو هەروە یۆرگن کلینسمان هەرسێکیان لە ڕێزەکانی ئینتەر میلان یاریان نەکرد کە لەو مۆندیالە خودی ئەم ئەڵمانیا بووە پاڵەوان و سێ یاریزانی ئینتەر میلان لەو تیپە یاری کرد. گرافیکی دواتر بەرەو مۆندیالەکانی دواتر دەڕن. ساڵی 1994 نیکۆلا بێرتی یاریزانی ئیتالیا کە ئیتالیا لەو مۆندیالە نازناوەکەی لەدەستدا بۆ بەرازیل بە لێدانێک لاکەرەوەکان وەکو نوێنەری ئینتەر میلان لە یاری کۆتایی ئامادە بوو. یوری ژۆرکایف ساڵی 1998 یاریزانە غەدر لێکراوەکەی فەڕەنساکەی کە بۆ لە یاریزانە باشەکان وەڵامی تر زۆر کادۆک و پێویست ناوی نهاتووە. ساڵی 1998 لە یاری کۆتایی مۆندیالدا ئامادە بووە کە فەڕەنساش توانی نازناوەکە بەرێتەوەنێ هاوڕێ لەگەڵ ڕۆناڵدۆی دیاردە کە پلەی دومیانێنا کە ئەم دوو یاریزانە پێکەوە لە ئینتەر میلانە پێکەوە یاریانە کرد و هەروە پێکیشەوە یاری کۆتایی مۆندیالیان ئەنجامدا. گرافیکی دواتر هەر لەسەر ئامادەبوونی یاریزانەکان ساڵی 2002 ڕۆناڵدۆ نازاریۆ دالیما فینۆمینۆ بەشداری لە یاری کۆتایی مۆندیالدا کرد و گۆڵکاری مۆندیالەکە بوو و ئەستێری یەکەمی مۆندیالەکە بوو وەکو یاریزانی ئینتەر میلان لە مۆندیالەیە سەرکردایەتی کرد و نوێنەری ئینتەر میلان بوو لە مۆندیالە. ساڵی 2006 مارکۆ ماتێراتزی خاوەنی گۆڵی یاری کۆتایی تاوان تایبەتمەندی یاریزانانەش لەوەیە کە گۆڵیان کردو لە یاریە کۆتایەکانە هەنێکیان گۆڵیان تیا تۆمار کردو سەر ڕۆناڵدۆ گۆڵی تۆمار کردو ماتێراتزی گۆڵی تۆمار کردو بریمەر گۆڵی تۆمار کردووە ینی جیاوازیانە ئەلتۆبیلی گۆڵی زۆربەی زۆریانی لە یاریە کۆتایەکانە بەشێکیان گۆڵیان تۆمار کردو بانەڵێم زۆربەی زۆری. مارکۆ ماتێراتزی خاوەنی گۆڵی یەکسانبوونی ئیتالیا بوو کە دواتریش لە لێدانێکلاکەرەکان گۆڵی تۆمارکردوی ئیتالیا هەر بووشە پاڵان. وێزلی شنایدەر لە یاری کۆتایی مۆندیالی 2010 ئامادە بۆ بەڵام نازناوەکان بۆ ئیسپانیا لەدەستدا. گرافیکی دواتر هەر لەسەر ئامادەبوونی یاریزانەکان لە مۆندیالەکان ساڵی 2014 هەرێکە لە ڕۆدریگۆ پالاسیۆ ئالڤارێز کە یاریزانی ئینتەر میلان بۆ ئالڤارێز و ماوەیەکیش لە سامپدۆر یاریە کرد و کامپانیارۆ یاریزانەکەی ناپۆلی بوو بەرگری کارەکە. ئەم سێ یاریزانەی ئینتەر میلان کە لەو کاتەیە لە ئینتەر میلان یاریانەکرد هەرسێکیان نوێنەری تیپەکان و لە یاری کۆتایی کە تەنها پالاسیۆشیان یاری کرد دو یاریزانەکەی دیکە لە یاری کۆتایی یاریان نەکرد. لە ساڵی 2010 ئێڤان پێریسیچ و هەروە برۆزۆڤیچ لە یاری کۆتایی مۆندیالیا ئامادە بوون کە تێیدا یاری کۆتایی مۆندیالەکان بە فەڕەنسا دۆڕان بەڵام کۆتا نوێنەری ئینتەر میلان لە هەردوو مۆندیالی ڕابردووە لە یاری کۆتایی یەک یاریزان و کاتنەکەیەتی با بچینە سەر کۆتاگرافیک سەبارەت بەم پرسە کۆتاگرافیک سەبارەت بەم پرسە بەس ئەم کات نەمانێت تا ئەوی دیکەیان ئەلڤارێز. لاوتارۆ مارتینێز وەکو نوێنەری ئینتەر میلان دوو مۆندیالی لەسەرێکە دەگاتە یاری کۆتایی مۆندیالی ڕابردوو نازناوەکان دەسەبەر کرد. مۆندیالی ڕابردوو ئەرژەنتین نازناوەکەی دەسەبەر کرد بە سەرکردایەتی لاوتارۆ مارتینێز و هەروەها جارێکی دیکە ئینتەر میلان یەک نوێنەری دیکەی هەیە کە دەگاتەوە یاری کۆتایی ئەویش بە هەمان شێوە لاوتارۆ مارتینێزە کە جارێکی دیکە دەگاتەوە یاری کۆتایی مۆندیالی و لە یاری کۆتایی مۆندیالیا بەشدارەکاتەوە. ساڵی 22 نازناوەکان دەسەبەر کرد ساڵی 26 دەمێنێتەوە بزانین چاوەڕێ بکەین چونکە لاوتارۆ خاوەنی گۆڵی گەیاندنی ئەرژەنتینە بە یاری کۆتایی کە لە دانەسەرەکە بوو بەرامبەر بە هەڵبژاردنی ئینگلتەرا تۆمار کرد و گەشتی یاری کۆتایی کەواتە کۆی گشتی ئینتەر میلان زۆرترین یاریزان و ڕێژەی ئامادەبووی یاریزانی هەیە بۆ 12 مۆندیالی لەسەر یەک زۆرترین سیلسیلە کە یاریزانەکانی لە یاری کۆتایی مۆندیالیا ئامادەبوون. طبعاً سەبارەت بە یاری کۆتایی مۆندیال ڕای هاوڕێیانیش بۆ ئێمە گرنگە ڕای هاوپیشەکانمان گرنگە ڕای ڕاهێنەرەکان گرنگن ڕای مامۆستایانی بوارەکەمان گرنگن کە کۆمەڵی مامۆستای ئەزیزمان هەیە. مەروان تاڵیب لەگەڵ ڕاهێنەرانی بەشێکی زۆری تیپە میلەکانی سلێمانی و لەگەڵ بەشێکی زۆر لۆ مامۆستایان کاخەسرە و گورون وەرەوە دکتۆرا و کارسالار سەبارەت بە یاری کۆتایی مۆندیال گفتوگویەکی ئەنجام داوە پێکەوە بینەری ئەم گفتوگۆیە بین بزانین هاوڕێیان ڕایان چییە لەسەر یاری کۆتایی مۆندیال با پێکەوە بینەبین.
سڵاوتان لێ بێت من بە دیاریکراوی لە نێو هۆڵی لیژنەی ئۆلۆمپی لقی سلێمانیم لێرە خولێکی ڕایانان بۆ سەرجەم ڕانەرانی پلەیەک و لە دووەکانی شاری سلێمانی کراوەتەوانێ من بە دیاریکراوی لە نێو هۆڵەکە مەچمە لای هەردوو بەڕێز کاخەسۆ گورون دوکتۆر هاوکار سالار تاوەکو بزانینەوە پێشبینیان چییە بۆ یاری نێوان ئەرجەنتین و هەڵبژاردەی ئیسپانیا دواتریش گفتوگۆ لەگەڵ ڕایانەکانی ژەکەین بزانینەوەش پێشبینیان چی ئەگەر هاوکارم لەگەڵ ما بێت دەچمە لای کاک دکتۆر هاوکار سالار کاک دکتۆر سڵاو لێبێت وەکو دەستنیشانکردنی سلاافکە فنچینجی سلۆڤینی بۆ ئەم یاریە تاشان پێ دوایە گونجاو و پێشبینی دۆشێ وارەکە والله زۆر سپاس وەڵام نەتوان بڵێم ناوبژانەکان زۆریان گونجاون بە حکومیەوەی هەمووی زۆری ئەدایەکی باشیان پێشکەش کردووە بەڵام لە کۆتایی هەربێ نابژوانی کۆتایی بکە بەرحاڵ ستافێکی تاوە بە تایبەتی لە ئەزمموی و ئەکسپیرینسی باشیان هەیە و لە تەمەندشان بەڵام بەوەیە بتوانێت بەداوام لەگەڵ یاریەکە لە جێی ئامادەبوون یانی بۆ نمونە لەگەڵ حاڵەتی یاریەکانە ڕابکە و نزیک بە لە حاڵەتە بەس ئەو حاڵەتەمەیە جگە لەەوە ژووری ڤارشەیە ئەو بزانە عنی گونا حەنابژیان لە بوونی ڤار هەڵی زەق بکەن بە تایبەتی کاریگەری لەسەر بەکانە بەڵە بەش بزانە لیڤڵی فاوڵش بەرزە لە مۆندیالە تۆ پێشبینی چێ وارێکە وەڵاکو پێشبینی قورسەوەکو نەتیجەکە بەڵام ئەگەر تاکەکەی وەکو هەمان یاری فەڕەنسا یاری بکاتەوە ئیسپانیا لەوە سەرکەوتوو بێ بەڵام ئەگە بۆ شێوەیە یاری بکەن وەکو مەسر و ئینگلند لە داخیرە بکیشەنەوە ئەرجنتین لە ئاخیرە کێشەی بۆ دروستەکە دەستخۆش بکات زۆرەچینە لای کاپتن خەسرۆ گورون کا خەسرۆ سڵاو لێبێت پێشبینی تۆ چێ بۆ یاری کۆتایی نێوان ئیسپانیا و ئەرجنتین والله منڵێم ینی پێشبینی و ئەنجام ئەوە خورسە بەڕاستی بەڵام ئاسیان زۆر نزیکە لەیەکەوە ئەتوانین بڵێن ئەرجنتین ئەو تایمی دۆمی بەرامبەر ئینگلترا یاری کرد ڕووی ڕاستەخینی خۆی دەرکەوت ڕاستکە یاریکی هێرشبەری ناوازی کرد ئیسپانیاش هەمیشە هەموو یاریەکانی تۆوی پێ بوو بە تۆ هێرشنەوە لای خۆی تی بەرامبەر ئەخاتە حاڵەتی بەرگری و توانیوتی فەڕەنسا بکاتە دەرەوە بێڵم یاریەکە لە ڕووی هونەریەوە تا ڕادێک زۆر هاوسەنگە هەردووی لاینۆکو یەکن ئەگەری بردنیان توانین 50 بینێ بەڵام بڵێ فلانتی بێباتەوە لە ناتوانم بخوا دەستخۆش بێگا خەسەر سوازەچینە لای ڕانەری تیپە پلەیەک و پلە دۆگانی شاری سلێمانی سڵاو لێ وەڕێزی سەبارەت بە یاری نێوان ئەرجەنتین و ئیسپانیا پێشبینی والله پێشبینی یاریەکە قورسە بەڕاستی ینی هەرچێک بڵێ لەسەری واقعی نییە شێواز یاریکردنی هەردوو تیپەکە فەرقی هەیە بە تایبەتی ئیسپانیا زۆر وردیارەکەن ئەرجەنتین زۆر ڕەقیاریەکەن هیوادارم ئیسپانیا بیباتەوارێ دوو بە یەکی شەڵا بۆ ئیسپانیا بێت خۆش بێ زۆر سوازچینە لای کاگەردی وابزانام کاگەردی هاندەری ئەرجەنتینە کاگەردی سڵاو لێ بێت پێشبینیەکە ئەرجەنتین دو مۆندیایی لەسەرێک باتەوە پێچەوانی ئەو ڕازۆرینەم کە ئەڵێن ئیسپانیا و ئەرجەنتین هەر کامێکم بیباتەوە کێشێنی ئەو قسەیە سەیەکی بەلاشێ مێمە هەندەری ئەرجەنتین بدۆڕێ وەک وایە کاسی عالەمی لەدەستدابێ 4 ساڵ جارێکە کرێ بۆیە ئیسپانیا بیبات هیچ خۆشێکی بێمەتیانە نازانم بۆیە بۆ ئەنجامەکەش لەو بڕۆیان دوو بە یەک ئیشەڵا ئەرجەنتینی بات خۆش بە کاگەردیگانچی لای چەند ڕایانەرێکی دیکە کاگا سۆگەربەی تێرە سەبارەت بە یاری نێوان ئەرجەنتین و ئیسپانیا پێشبینی چییە یاخوا بەخێر بێن سەرچاوم تەسەوەر یارێکی خۆش دەکەم چکە ستایلیان لە یەکە و نزیکە هەم ئەرجەنتین هەم ئیسپانیا نقطەی زوعف و قووەت یەکتری جەزانن تەسەوەرەکەم یارێکە بگاتە پەنارتیات بەلێدانی یەکلاکەرەوە کامیانی باش ئەرجەنتین خۆش بێشمە لای کاکارزان سڵاو لێ بێت پێشبینی چیە بۆ یاری ئەرجەنتین و ئیسپانیا وڵای تەسەوەرەکەم یاریێکی زۆر خۆش بێت یاریەکی مەهاریە بێت چونکە ئەو کاتە بڕیاریاندا فینالیزما بکەم بەڵام ڕێنەکەوت ئێستا حسابکە فینالیزماکە و بە شێوازێکی بەقوەتر تەسەوەرەکەم بەهۆی توانەکانی لیۆنێل مسی و ئەرجەنتین براوە بێت بە دیاریکراوی ئەنجامەکەش 2-1 دەستخۆش بە کاکارزانچین لای کاکفاتیح سڵاو لێ بێت پێشبینی چێ بۆ یاری نێوان ئەرجەنتین و فەڕەنسا والله ئینشەڵا من وەکو هاندەرێکی ئەرجەنتین یەکێ لە دەریشەوە پێم مەڵێ یعنی هەر زۆر سەرسەختی ئەرجەنتین ئینشەڵا یاریەکە بینەوە بەس بە ینی تۆزە بە قورس یاریەکە بینەوە ئینشەڵا 3-1 دامناوە بۆ ئەرجەنتین بەرەوەی من هاندەرێکی سەرسەختم ینی یەکێ بە یەکی ئەڵێ خوێنەکەم شین و سپیە ئەراڵا دەستخۆش بە کاکفاتیح کاک ئارامەگەربەی تێرە سڵاو لێ بێت پێشبینی تۆ چێ بۆ یاری نێوان ئەرجەنتین و ئیسپانیا ئینشەڵا پشت بەخوا 2-1 بۆ ئیسپانیا یارێکی بەچێژە ئینشەڵا 2-1 بۆ ئیسپانیا ئینشەڵای باتە خۆش بێت دەچینە لای چەند ڕایانەرێکی دیکە ئەگەر هاوکارم لەگەڵ ماوێ سڵاو لێ بێت پێشبینی چیە بۆ یاری نێوان ئەرجەنتین و ئیسپانیا بە بڕای منەچدە پەنارتیاتە کامیانەی باتەوە بە لێدانێک
اسبانيا پێشبینیتان چییە بۆ یاری نێوان ئیسپانیا و ئەرجەنتین؟ والله حتما دووچان فرقێکی زۆر باش و چاکن باقی خۆیان چونتەیەوە یاریەکە پێشبینی کراو نییە چون دووشان لە ئاسیشی یەکجار بەرزان بەڵام بە حکومەیە کە جمهور لە ساحەی باڵم ئەمریکا و نزیکە و ژمرێکی زۆری هەیە ئەرجەنتین احتیمالی ئەرجەنتین بیباتەوە وڵی من بۆ خۆم حەزەکەم ئەرجەنتین بیباتەوە 3-1 ئەی بەڕێزە پێشبینی چیە بۆ یاریەکە؟ اسبانيا چەنە بێت؟ دويج دەستخۆش بێت. ئەی بەڕێزە پێشبینی چیە بۆ یاریەکە؟ یاری نێوان ئەرجەنتین و ئیسپانیا. وڵی پێشبینی نەکراوە مۆندیالە کۆمەڵە یاریتیا بوو کە پێشبینی نەکراوە یاریش تەسەوڕەکەم یەکە بێت لەو یاریانە بە پێی تەشکیلە و ئاست و ئەنجام بێت ئەبێ ئیسپانیارەکە بەرێتەوە. دەستخۆش بێت. ئەی بەڕێزە پێشبینی چیە بۆ یاری ئەرجەنتین و ئیسپانیا؟ پێشبینی من ئیسپانیا مۆندیالە بە وڵی پێشبینی نەکراوە احتیمالە چتە پەنەرتیاتەوە هەردوو ئاسیان باشە با مەساسە بە پەنەرتیا تەواو بێ. دەستخۆش بێت. بەڵێ ئێمە لێرە لێدوانی ڕیانەر و تیپە پلەیەک و پلەدۆکانی شاری سلێمانی بوو لەگەڵ وانە بێژەکان بڕیارم شەو جەنگی نازناوی مۆندیالە لێمان ئەرجەنتین و ئیسپانیا یەکلا بکرێتەوە. بەڵێ دەستخۆش بۆ مەڕوان دەستخۆش بۆ هاوڕێیانی عزیز بێگومان ئەم شەو پەردە لە سریارەکانی مۆندیال 2026 دەدرێتەوە وەکو پێشتریش پێم وتن پێش دەستپێکی یاری شاءڵڵا دەگفتگۆی دەرو یاریگابڕەوە دەچێت و دوای یاریش دووبارە دەگەڕێنەوە لاتان و ڕووماڵی مۆندیالی ئەم شەو بە کۆتایێت خواتان